خۆی دیدارەکانی پێشوو شاهیدی دەری ئەوەن کە ئەم دیدارش کاریگەری چۆن دەبێت. نوێمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی دەستی پێکرد و بە بەشداری هەرێکە لە سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لێرە دەستی پێکردووە کە چەندین پرسی جیاوازی تێدا باز دەکرێت. من زەرەی زیاتر لە میوانەکەم ئارام قادر کۆکۆیی وتەبێژی دیدارەکەم مامۆستای زانکۆش سڵاو لێبێ کاگەرم لێرە ئەم دوو ڕۆژە چی باز ئەکەن ئەو پرسە گرنگانە چێکە تیشکی خێ لەسەر هەروەکو لە ئەجێندای دیدارەکەدا باس کراوە کۆمەڵێک بابەت باس سەکرێن لەو بابەتانە مەسەلەن بابەتی وزەیە بابەتی هەڵبژاردننی داهاتووی عێراقا هەروە بابەتی ئاشتەوایی ناوچەییە کە ئەمانە بابەتە سەرێکیەکان کە لەم دیدارەتدا باس دەکرێن هەروە لە پەرایەزی دیدارەکەدا بابەتگەلێکی کۆمەڵایەتی سیاسی تەندروستی لەگەڵ لەم دیدارەیە باسەکرێت لە ڕێگەی پەناڵ دیسکەشنەکانەوە ئەوەی کە هەیە ئێستا و بابەتە گەرمانی کە ناوچەکە و هەروە هەرێمی کوردستان و عێراقیشی بە خۆیەوە سەرقاڵ کردووە بابەتی وەکو ئاشتەواییە کە ئاشتەوایی نێوان لایەنە کوردیەکان لە ڕۆژاوا و لە باکوور لەگەڵ دەوڵەتی تورکیا و دەوڵەتی سووریا هەروە ئاشتەوایی نێوان دەوڵەتی ئێران و حکومەت دەوڵەتی ئەمریکایە کە ئەمە لە عەمان ڕووەدا بەڵام ئێرەش بووەتە سەکۆیەکە یعنی دیداری سلێمانی و بەتایبەتی سلێمانی و هەروە زانکۆی ئەمریکی لە سلێمانی کە هەمیشە پێشنگ بووە لە ڕەخسنی ئەم دیدارانەدا بۆتە سەکۆیەک کە زۆربەی ئەم لایەنانە کۆکاتەوە و کارکتەرە سیاسیەکان و خاوەن بڕیارەکان کۆکاتەوە لێرە کە بتوانن بە ئاڵگۆڕی بیرڕا و بیربۆچوونیان بکەن لەسەر ئەو بابەتگەلە و بگەنە تا ڕادێک بگەنە ئامانجێک لەوەدا جگە لەوەش زۆربەی ئەو بوارە بابەتانەی کە لەم دیدارەدا دەردەشە دەکرێت لەلایەن دامەزراوەی ئایرسەوە و بەکو پێشنیاز دەخرێتە ڕوو لە کۆتایی دیدارەکەدا و بۆ لایەنە پەیوەندیدارەکان تا بتوانن لەو ڕێگەیەوە ڕوویایەکی ڕوونیان هەبێ بۆ ئایندەی عێراق و ناوچەکە هەرێمی کوردستان و هەروە بۆ فاکتەرە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانی کە کاریگەریان لەسەر گۆڕانکاریەکان نەبێت لە داهاتوو لە ئێستادا. سەرۆکوەزیرانی عێراق لێرەیە ئەمە تا چەندێک توانیوێتی هاوشێوەی ئەو باڵادەستانی دیکەش بهێنێتە سلێمانی و چاوەکانیش لەسەر سلێمانین بۆ ئەو بڕیارانی کە هەیە زانکۆی ئەمریکی تا چەندێک دەتوانێت وە بکە کە بابەتەکان بکە بە پرسێک و بیکە بە واقع ئەو بابەتەکان کە باسەکرێت خۆی دیدارەکانی پێشوو شاهیدی دەری ئەوەن کە ئەم دیدارش کاریگەری چۆن دەبێت یعنی لە بە درێژایی هەشت دیداری پێشوو زانکۆی سلێمانی زانکۆی ئەمریکی لە سلێمانی توانیوێتی خاوەن بڕیارەکان کۆبکاتەوە لێرە ئەوەی کە ئەمڕۆ بەڕێز ڕئیس دەوڵەت محەممەد شیاع سوودانی لێرە بووە توانی ئەو پەیامە بگەێنە پامی کار و چالاکیەکانی خۆی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا و هەروەها ئەو پرۆگرام و بەرنامانەی کە هەیەی بۆ هاوڵاتیانی عێراق بخاتە ڕوو و ڕوویای خۆی بۆ 4 ساڵی داهاتوو هەروەها کۆمەڵێک بابەتگەلی کە پەیوەندیکی ڕاستەخۆی بە کۆمەڵانی خەڵکی عێراقەوە بخات و پەیوەندیکی ڕاستەخۆی بە گەنجانی عێراقەوە لەم دیدارەدا بخاتە ڕوو و بە ڕاستەخۆ مخاتەبەی هاوڵاتیانی عێراق بکات وەکوتم ئەم دیدارە ڕاستە کە بۆتە هۆی سەکۆیە بۆ کۆبوونەوەی هەموو کاراکتەرە سیاسی و نێودەوڵەتی و ناوخۆیەکان بەڵام لامان کاتیشا بۆتە سەکۆیەک بۆی پامی خۆیان بگەن بە هاوڵاتیان کە کار و بەرنامە و ڕوویان چییە بۆ حکومەتی داهاتووی چونکە بیرمان نەچێت کە هەڵبژاردن لە پێشە لە مانگی 11دا ئێستا لە ئەم دیدارە فرسەتێکە بۆی ئەو لایەن و هەروە سەرکردە سیاسیانەی کە لە هەڵبژاردننی داهاتوویدا بەشدارە بن لێرەدا بتوانن گفتوگۆیەکی گەرم لەسەر ئەو بابەتە بکەن و بێت جگە لە هەڵبژاردننی عێراق ئێمەش بابەتی کێشمانەیە کە ئێویش بابەتی تەشکیلی کابینەی دەیەمی عێراقە ئەم دیدارە هەلێکە بۆ ئەوەی ئەو بیر بۆ چوونە جیاوازیانێک کە تا ئێستا دروست بوون و پارتە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان لێرە کۆبوونەوە تا بتوانن هەوڵی تەشکیلەیە و کابینەیە بدەن لە زووترین کاتە چونکە هاوڵاتیان چاوەڕوانن و زۆربەی کارەکانی حکومەت وەستاوە بە بۆنەی ئەوەی کە کابینەیەکی نێمان نییە.
سپاس بۆ ئارام قادر کۆکۆی و تەبێژی نوێمی دیداری سلێمانی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەو پرۆگرامانن کە لە نوێمین دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەڕێوە دەچێت کە تایدا یەکێک لە پرسە گرنگەکان ئاشتی ناوچەکەی و هاوکات پرسی هەڵبژاردنەکانی عێراق و هاوکات پرسی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە.